دیمەنی مرداربوونەوەی چەند سەگێکە لە شەڵتەری سەگی بێلانە لە سلێمانی. ڕاستەوخۆ دوای بڵاوبوونەوە میێنانە کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. ڕێکخراوە ژینگەیەکان و ئاژەڵدۆستان دەڵێن ئەوەی ڕوویداوە چاوەڕوانکراو بوو، چونکە ئەو شەڵتەرە بە مەرجە جیهانیەکان دروست نەکراوە کە گرنگترینیان هەبوونی سەوزایی و تیمی ئاژەڵدۆستی و ڤێرتەرنەریە کە لە شەڵتەرەکەدا نییە. لە ڤیددیۆکە جوان دیارە کۆمەڵی سەکەیە گواریان لە گوایە ئەوانە هەمووی ڕێکخراوەکان ئەنی پاراستنی ئاژەڵان کوتاویانن و هەموو جۆرە کوتانێکیان بۆ کراوە دژی نەخۆشی هەرە قورسەکان بەشێکی زۆریان هەر نەزۆک کراون و ئەم سەگانە کە ئازاد ئەژین لە جادە و کۆڵانەکان بەڕاستی هیچ کێشەیەکیان نییە. و لە ڕاستیە ئەگەر ئێمە بزانین مامەڵەیان بکەین ئەوان تەنیا بە خۆڵی سەد لە خۆڵەکەی ئێمە ڕازین، ئێمە ئەوەشیان پێڕەوا نابینین کە لە ڕاستیە ئەمانە زۆربوونی ژمارەیان لە سنتەری شارەکانە هۆکاری خۆی هەیە. یەکێکیان ئەوەیە کە ئێمە هەموو دنیامان کردوتە کۆنکرێت، هیچ سروشتێکمان نێشۆم ئاژەڵانە لێی بگەڕێن باقەت ئەوان ڕویان کردوتەوە سنتەری شارەکان چونکە دەرەوە هیچی تیانەماوە. دووەمیان کار و کردداری خۆمانە کە ئێمە ئەوان بە کۆمەڵ ئەکوژی خالق و سروش زیایان ئەکا ئەوە دەرسە ئەوە ئیمتحانە ئێمە ئەبێ ئەوە وەرگین. ئێمە بۆمان نییە دەستکاری هیچ ڕۆحێکین. شارەوانی سلێمانی بڕیاریدا بە ڕاگررتنی کۆکردنەوە و وەرگرتنی سەگ لە شەڵتەرەکە، لێکۆڵینەوەش لە هۆکاری بە کۆمەڵ مردار بوونەوەی و سەگانە کراوە کە بە گوێرەی زانیاریەکان ئەمە یەکەم جار نییە کە سەگەکانی نێو ئەو شەڵتەرە بە کۆمەڵ دەمرن. ئێمە دیارە لە دوای کردنەوەی پەناگەکەەوە سەردانی و شوێنەمان کردووە، زانین کە ئەو ئاژەڵانی کە لەو پەناگەیە هەبوون لە دۆخێکی تەواو خراپە بوون، هەم لە ڕووی کەمی خۆراک و کەمی ئاو و هەروەها لە ڕووی لایەنی تەندروستیشیانەوە و تەنانەت ئەو ستافێک کە لەوانە ئەو شوێنەی بەڕێوە بردووە، ینی ستافێکی شارەزانە بووە و ستافێک نەبوو کە باڵێن پزیشکی فێتەنەریان تیاابێت کە لە دەستپێکی ئەو پرۆژەوە دەبوو پزیشکی فێتەنەری لەوێ بوونی هەبێ بۆ ئەمەی کە ڕووی داوە، ینی تا ڕادێک کە توانم بڵم شتێکی چاوەڕوان کراو بووە و لە هەمان کاتیشا سەبارەت بە پرسیارەکە دەتوانم ینی دڵنیایی ئەو شتە نەدەم، بەڵکو مەمە هەم بەنیسبەت بە ئێمە وەکو ڕێکخراوەکان و هەم وەکو تەنانەت سەرۆکی شارەوانی خۆشی لە بڵاوکراوەکەی ئاماژە بەوە کات کە ئەبێ لێکۆڵینەوە بکرێت دەربارەی بابەتە. ئەو شەڵتەرە مانگێک زیاترە کراوەتەوە لەسەر ڕووبەری 32 زەوی کە پلانی شارەوانی ئەوە بوو نزیکەی 4000 سەگ لەخۆ بگرێت، بەڵام ئێستا شەڵتەرەکە نزیکەی 500 سەگی تێدایە و چەندین کێشەیان هەیە کە گرنگترینیان نەبوونی پرۆژەی نەزۆکردن و نەشیاوی شوێنی خواردن و ئاو و ژەهراوی بوونە بە خۆراکی خراپ. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.